سلااوتان لێبێ بینەران و بیسەرانی سپەیکاست خۆشحاڵم لە پرۆگرامێکی تر و لە پۆدکاستێکی نوێیە بە ئێوەی ئازیز و خۆشەوی شادەمەوە. پرۆگرامی ئەمڕۆمان تا ڕادەیەک جیاوازە کە کێشەیەکە توانین بڵین کێشەیەکە کە دووچاری بەشێک لە کۆمەڵگە ئابێتەوە ئەویش قەڵەویە. بۆ مەبەستەش ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەت و ئازیز و لە دڵا شیرین لێرەیە، شیرین لە دڵی هەمومانە لە کوردستان و عێراقا، ئەویش پرۆفیسۆر دکتۆر تەها مەحویە. دکتۆر جان یەخوا بەخێربی. سپاس. تەندروستی جەنابتان باشە شکر. خۆش بنیا خوێندەسان خۆش بێت. یەخوا بەخێربی دکتۆر جان، سپاس بۆم دەرفەتە و گەورەت کردین. خۆتان گەورن. دکتۆر پرسیارێکەیە زۆر دەمەکەی لە مێشکمە هەلێکم نەدۆزیەوە جەنابەت ببینمەوە پرسیارەت لێ بکەم. پاشگیری مەحوی ئەگەڕێتەوە بۆ مەحوی شاعیر؟ زۆر سپاس بۆم پرسیارم. بەڵێ من باپیرم شاعر مەحویە کە کاتە ینی بڵێن تەها عوسمان ئەسعەد خالد مەحوی، خۆی محەمە بەس مەحویە لەقەبەکە. بەڵێ ئەگەڕێتەوە بۆ. دکتۆر ئێوە خۆتان هەوڵتان نەیەوە شعر بنووسن، ینی بۆتان بەجێ نەماوە ئەو بەهرەیە؟ وەڵڵاهی لە عایلەکەمان هاتیایەتی نووسەر و ڕۆشنبیریشی تایە و بەڵام بۆکو خۆم من زۆرم حەز بە ئەدەب و شعر و ئەو بابەتانەیە، بەڵام بەداخەوە بەهۆی سەرقاڵیم بە زانستی پزیشکیەوە زیاتر لەو بوارە بەڵێ خوا یار بێت ئینشاڵڵا لە مستەقبەلە ئەگەر دەرفەتێکم هەبێت حەزەکەم بەشێکیش لەوە لەلای خۆم بێت. بۆنە دکتۆر گیان، بەو پێی کە جەنابە سەرۆکی سەندیکای پزیشکانی لە سلێمانی ئاستی پزیشکان بەعام لە ئێستایا چۆن نەبینی و پرسیارێکی شەیە کە ئەڵێ ڕاستە دەڵێن سلێمانی سەرتۆپکی پێشکەوتنی کەدی تەندروستیە لە عێراقا؟ بەڵێ خۆشبەختانە سلێمانی یەکێکە لەو شارانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا لە بواری پزیشکیە لە چارەسەری نەخۆشە لە ئاستێکی پێشوەیە. ئێمە دوو کەرتمان هەیە، کەرتی گشتی هەیە و کەرتی تایبەتیش هەیە. کەرتی گشتی ئەوەیە کە لە خەسخانە حکومیەکانە و کەرتی تایبەتیش بریتە لە عیادەکان و کلینیکەکان و ئەو خەسخانە ئەهلیانە. ئەبینین لە هەردوو کەرتەکە خۆشبەختانە ڕێگە دۆزراوەتەوە بۆ نەخۆش، یعنی تۆ نەخۆش شەر نییە دایمەن بتوانێت لە کلینیک و لە ئەهلی چارەسەر بکات. ئەو کاتە ئەتوانێت لە خەسخانە گشتیەکانیش چارەسەری بۆ بکرێت. لەم ڕوانگەیەوە ئەگەر حساباتی هەمووی بکەیت سلێمانی لە کەرتی گشتی و کەرتی تایبەتەکە لە پێشوەیە. ئێمە دکتۆرەکانمان هەمیشە لە ئامادەباشیان بۆی کەوە نوێکردنەوە و تازەگەری لە زانستەکە وەربگرن، ئەوەی کە ئێمە ئەتوانین بڵێن ئەیسەلمێنێت کە سلێمانی لە پێشوەیە لە ئاستی پزیشکیا ئەوەیە کە ئێمە گەبیرتان بێتەوە جاران خەڵک لە سلێمانیەوە ئاسوو بۆ بەغا بۆ نەخۆش بۆعلاجکن. من بیستومە ئایوانە من خۆم مەختی خۆی کە لە بەغا لە دراستەکان بوو چەندین کەس لە سلێمانیەوە هات بواوێ. بەڵام ئێساوەی بینین خۆشبەختانە خەڵکیی زۆر لە ناوەڕاست و باشووری عێراقی شۆ تەنانەت سەردانی سلێمانیەکەن لەمە لەوانەیە لە دوو ڕوانگەوە بێ. یەکەمیان دکتۆرەکان ئاستێک پێشکەشەکەن کە بۆ خەڵکی تری بازەکەن و ئەوانیش خەڵکی ترێنن. دوێمیشان ناحیەی تۆریزمەکەیە، ینی سیاحەت طبیە، شتێکی پێڵەن سیاحەت طبیە. ئەو سیاحەت طبیە یەکێکە چەندین وڵات هەیە ئەوە بەکارهێنێت وەکو سەرمایەک بۆ خۆی بۆ هیندستان. بیستومە بەڵێ وایە حتا ئوردون فەترەیەکی زۆر ئەمەی هەبوو ئەوانەی خەلیجە هاتن بۆ لایەن. بەڵێ دکتۆر گیان، ئەمێ بۆ دەست پێ بکەم قەڵەوی دیزیزە یان سیندرۆمە، واتە نەخۆشیە و تووشی ئەبی یانەوە تا کۆمەڵە هۆکارێک هەیە دووچاری قەڵەویت ئەکات. قەڵەوی لە ڕاستیە وەکو پێشتر بە دیزیز دانراوە، بەڵام سیندرۆمێکیش ئێستاخمە خۆی چونکە چەندین شت لە خۆی ئەگرێت و ڕێژەی قەڵەوی بەداخەوە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشە تۆزێک لە بەرزیایە. یعنی ئەگە تۆ بەسەر جادەیە بڕۆی خەڵکانێکی زۆر ئەبینیت کێشیان هەیە و بە تایبەتی کێشەکەش لە چیایە ئەگەر هات و زیاتر شەوری و قەڵەوەکە لە بەشی لایسکیەوە بێت، بڵێن لە ورگاوە قەڵەو بێت کەرش. ئێمە سێ جۆری سەرەکی قەڵەویمان هەیە ئەگەر هات و پێناسی بۆ بکەیت وەکو نمونەیەکیان ئەو کەسانن کە قەڵەون وەکو سێوێک بە سێو ناسراوە زیاتر لە بەشی ئەوەی ورگەکە کەوتمان. بەشێکی تریان
قەڵەوە بەڵام وەکو هەرمێ وایە بالضبط ئەوە تەواو لای تۆشەیە ئەوە زیاتر لە ئافرەتانایە کە لە منطقەی خوارەوە لە منطقەی حەوز ئەو منطقەیە زیاتر قەڵەویەکەی لەوێ و لە ڕان و ئانایە ئەوە جۆری دووەمێت جۆرێکی تریان هەیە نەخۆشیەکە بەهۆی هۆرمۆناتەوە قەڵەوە بێت هۆرمۆنی کۆرتیزۆن بۆتانزان کۆرتیزۆن هەموو کەسێک بەبێ کۆرتیزۆن ناژی لە گلاندی سەر گورچیلەوە دەرەکرێت و ئەم کۆرتیزۆنە گەر زۆر بێت قەڵەوەکەی والیەکە وەکو لیمۆیەک لەسەر دارێکی باریک داینێ زۆربەی منطقەکانی سنگ و سکو ئەوانەی هەمووی قەڵەوە بەڵام دەست و قاچی قەڵەو نییە بەڵێ ئەوە شێوازی ترە و پێڵەن کوشنگ سندرۆم متەلازمی کوشنگ ئەوە بۆی کۆرتیزۆن زۆریەوەیە بەڵام ئەوەی کە لە ناو خەڵکە زۆرتر هەیەەوە ئەی بینیت ئەوەی جۆری یەکەم و دووەمیانە کە بە شێوەیەکی گشتی ئەتوانن قەڵەوەکە لەو شوێنانەیە کۆبەتەوە اینجا قەڵەوی خۆی لە ڕاستیە لە ئەنجامی ئەو خواردنەی کە ئەیخۆیت و ئەو وزەیە چۆن دەریەکەیتەوە پەیوەندی هەیە بە چەندین هۆکارەوە و لەمانەش کەمی وەرزشکردن و ئەو خواردنانی کە ئەیخوات و زیاتر نووسن و هەندێک هۆکاری تر هەیە بێژگە لە هۆکاری ئەوەی کەوا بۆ ماوەیش هەیە هەیەڵێ ئەمە بە عیلار قەڵەوین ئەڵێ منیش خواردنی وا زۆریش ناخۆم بەڵام هەر وەز کێشم زیاکەت لە هەمان کاتە قەڵەوی بێژگە لەوەی کەوا خۆی لە ڕواڵەت و لە جستەی ئەو مرۆڤەیە دەرەکەوێت هەندێک نەخۆشی تریشی لەگەڵ خۆیان ئەهێنێت وای لێکە وەکو سندرۆمێک بناسرێت بۆ نمونە بەرزی کێش شەکرە نەخۆشی شەکرە جۆری دووەمیان بە تایبەتی لەوانەیە هەیە کە قەڵەون ئەوانی کە کێشیان زۆرە بەڵام ئەمەش ئەوە ناگرێتەوە هەرچیە قەڵەو بوو تووشی ئەمانە بێت بۆ نمونە لە سا هەشتا و پێنجی ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە لە جۆری دووەمن ژمارەیەکیان قەڵەون بەڵام ئەوانی کە قەڵەون شەرنی هەمویان توی شەکرە بن یعنی ئەوانی کە قەڵەون لە 1950 شەکریان نیە لە 15 شەکریان هەیە لە هەمان کاتە قەڵەوی بەرزی چەوری دروست دەکات لە هەمان کاتە قەڵەوی هۆکارە بۆی کەەوە نەخۆشیەکانی شێرپەنجە لە قەڵەوەکانە زۆرترە ئەمە بێژگەلەوەی کە کاریگەری لەسەر ئەژنۆکان کاریگەری هەیە لەسەر هەناسەیان کاریگەری هەیە زۆر کەس لەسەر پشت لەسەر ڕێی پشت و ئێسقانەکان یاخود لە شەوە ئەو کەسێک کە قەڵەوە باش ناخەوێت خێزانەکەی زۆر ژەرباسیەکە ئاڵێ لە شەوە چەندین جا ئەپرخێنێت بۆ هەناسەی وەکو بوەستێت وایە و دوای هەناسایەتەوە ڕازەکە ئەمانە لە برادری خۆم بینیوە ئەمانەش هەمووی لە قەڵەویا هەیە ئەتوانین بڵێن هۆکارەکانی قەڵەوی لە کوردستانە ئەمانە کە جەنابەت باست کرد ئەمانەیە لە کوردستانە ئێستا ئەوەی کە هەیە ئەوە پەیوەستە بۆ خواردنەوەی کە ئەخورێت و خواردنی خێرا هەمووی فاسفودەکانە و کێشەی تریژەوەی کە ئێستا دلیڤەری زۆر بووە یعنی جاران هیچ نەبا و کەسا چوو بۆ مەطعام چەند هەنگاوێکە ڕۆیشت و حرەکەیەکی هەبوو کە ئەگەڕا حرەکەیەکی هەبوو دوای نانخواردنەکەی بەڵام ئێستا هەر لە ماڵۆدانی شێت شتەکەی بۆیەتە بەردەمی و هیچ حرەکەی شیتیانە ئەمە وای لێکاتکەوە ئەو کێشە زیاد بکات ئەمە بێژگەلەوەی کەەوە هەندێک جار دەرمان بەکارهێنان هۆکارە بۆ قەڵەوی لەوانەوەکو وتمان دەرمانی کۆرتیزۆن بەداخەوە هەندێک جار نەخۆش ئەچێت بۆ لای چارەسەر وەرگرتن کۆرتیزۆنی بۆ ئەنێت ئەگە کۆرتیزۆن نەخۆشیێکی هەبێت و بە کۆرتیزۆن چاک بێتەوە زۆر باشە بەڵام ئەگەر هاتوو بۆ وەرگرتنی کۆرتیزۆن بۆ ئەوە بێت کەوا کێشی زیادکە ئەوە باش نیە ئەوانە ئەبێ ئەوانش هۆکارن بۆی کەوا کێشی ئەو کەسانە زۆرەکەن دکتۆر ژیان پەیوەندی نێوان قەڵەوی و شەکرە چییە؟ پەیوەندێکی ڕاستەوانەیە پەیوەندی قەڵەوی و شەکرە هەیە بەڵێ بە تایبەتی لە جۆری دووەمە ئەوانەی کە شەکریان هەیە و جۆری دووەمن شەکریان هەیە و جۆری دووەمیان لە 1970 قەڵەون 85 یعنی 100 کەس وەرگری ئەوانەی جۆری دووەمن کە لە دوای تەمەنی 35 ساڵەوەش توش شەکرا بێت ئەوانە لە 1970 قەڵەون لە 115 کێشیان کەمە ئەوە قەڵەوی هۆکارە بۆی کەوا نزیکە بکاتەوە لە شەکرای ئەگەر کەسێک خۆی ئامادەیی هەبێ بۆ شەکرە بەڵام شەکرەکەی توش نەبووە ئەگەر کێشی زۆر بێت هۆکارە بۆی کەوا قەڵەوەکەی بێتە هۆکاریەوەی شەکری بۆ دروستکات تێگەم دکتۆر لە چ کاتێکە ئێمە ئەزانین کە تووشی شەکرە بووین شەکرە نیشانەی هەیە نیشانەکانی بریتێ لەوەی کە ئاو زۆر ئەخواتەوە دەمی وشکە بێت سێرەکەی خواردن نەخوات و کێشی هەردا بەڵێ جاری وا هەیە زوو هەوکردنی ئەبێت ئەڵێ من دوومەڵم لێ زوو ئیلتیهاباتم هەیە
نیشانەی سەرەکیشی ئاو خواردنەوەی زۆر و میزکردنێکی زۆرە ئەمە ئەوە گەێنێت کە نیشانن بۆ شەکرە بەڵام بۆیکەوە شەرتە هەر کەسی ئەم نیشانیتی ئەوش لێرە ئەوە گرنگە ینی زۆر کەسەیە دەڵێ من دەم مشکە دایمەن تینومە ئاوا خۆمەوە باسی شەکرەی بۆ بکەیت ئەوەی سابینیت شەر نییە شەکرەی هەبێت ناوانەی شەکرەکەی ئاسایی بێت بەڵام هۆکاری ئەم دەموشکیە جاری وا هەیە سترێسە جاری وا هەیە تەنگەژە و قەلەقیەکە کە بۆ دیێت جاری واژ هەیە هۆکاری ناو دەمودان خۆیەتی جاری وا هەیە یا خواردنێکت خواردەوە و ڕۆژە سوێر بوو بێت ئاوی زۆر بێت یا سەر و پێ خواردن ئەوانە هەمووی لەوانەیە هۆکار بن بۆی کەوە بۆ ماوەیەکی کاتیش دەمەوشک بێت بەڵام بە گشتی ئاو خواردنەوەی زۆر و ئەگەر لە شەوە هەڵسێ بۆ میزکردن ئەوە نیشانەیە بۆ ئەوی کە شەکرەی هەبێت دکتۆر کۆمەڵێک کەس کە تووشی نەخۆش شەکرە ئەبن ئەبینین بە پێی مروری زەمن کە ئەچنە سەر حەبەکانی نەخۆشی شەکرە ئەیتر لە میتفۆرمینەوە بیگرە هەتا دوایی هەنێکیان کیشیاندا ئەوەزێ هۆکاریەوە چییە؟ خۆی ئەوانەی کە شەکریان هەیە یەکێک لە ڕێنمایەکان بۆ توژوای نەخۆی شەکرە ئەوەیە کە کێشی دابەزێت ئەو کەس ئەگەر قەڵەو بێت کێشی دابەزێنێت ئەگەر قەڵەو نەبێت وەکوتمان لە سا 15یان قەڵەو نین مینتین ینی واتە بیهێڵێتەوە کێشەکەی بێڵێتەوە نێڵێ لەوە زیاتر دابەزێت کێشەکەی ئەو دەرمانانیش کە بەکارێ هێنێ بۆ نەخۆشی شەکرە تا چەندین ساڵ لەمەوە پێش هەردوو جۆر دەرمان هەبوو ئەوەی کە باست کرد مێتفۆرمین جۆری تیژ لە دەرمان ئێستا لەم 15 ساڵی ئەخیرا چەندین دەرمانی تر پیاوە بۆ نەخۆشی شەکرە مێتفۆرمین بەڵێ یەکێکە لەو نوعانەی کە ئەو کەسە کێشی دابەزێنێت شەکریشی دابەزێنێت بەڵام بە پێچوانەوە هەندێک دەرمانی تریان هەیە شەکرەکە دابەزێنێت بەڵام کێشیش بەردەکاتەوە ئەوەش هەیە ئەبێ لێرانەیە پزیشک ڕێنمایی بە نەخۆشەکە بۆ شتە دکتۆر ژیان ئەوە کە زانین زانست قەت ناوەستە لە دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشیەکان بەم دوایانە دەرزیەک زۆر باوە لە کوردستان و لە دەروی کوردستانیش ناوی دەرزیەکە ئۆزەمپیکە ئەم دەرزیە لە ڕاستیە خۆی بۆ چی شتێک بەکارێت ڕاستی ئێستا ناڵم دکتۆرەکان بۆ قەڵەوی بەکە ئەینووسنوانە بەڵام خۆی بۆ چ شتێک بەکارێت مەخصوص تایبەتە بە چ نەخۆشیەک و دکتۆرەکانیش ینی پریفێری نەخۆشەکانەکەن کە بەکاری بێنن و ڕاستی چارەسەرێک بۆ قەڵەوی وەکو باسمان کرد چارەسەری نەخۆشی شەکرە ئەوەیە کە ڕێنمایی بیتە کێشی داگرێت پابند بە ڕێنمایەکانی خواردنەوە وەرزشکردن ئەمانە نەبوو اینجا حەبی مێتفۆرمین هەیە بەکاری هێنیت لەم ماوەی دواییە چەندین ساڵەیە وەکو باسمان کرد چەندین دەرمانی تازە دۆزراوە کە لە شێوەی حەبان بەڵام بێژگە لە ئینسولین کە هەیە بۆ نەخۆشی شەکرە بەکاریەت جۆرێکی تر دەرزی دۆزرایەوە لەمەی کە باست کرد ئۆزەمپیک یاخود لیراگلوتاید هەیە سیمەگلوتاید ئۆزەمپیکە ترولسیتی هەیە ئەمانە هەمویان چین مادەیەک لە ناو کۆندامی هەرسی مرۆڤ هەیە بێژگە لەو ئینسولینی کە کۆنتترۆلی شەکرەکات ئەم یاری دەدەرە بۆ ئینسولین لە پەنکریاسەوە ئینسولینەکە زیاد بکات ئێمە شتێکی باشە معنای واکات شەکر دابەزێن لە هەمان کاتە ئەو هۆرمۆنش کە شەکر بەرزەکاتەوە گلوکاگۆن ئەویش دابەزێت ئەمە وەکو بۆ چارەسەری شەکرە بەکارهات دۆزرایەوە سەریان کرد شەکرە دابەزێنێت بەڵام لە هەمان کاتە دوو میکانیزمی تریشی هەبوو ئەم دەرمانانە ئەوەیەکەوە کاریگەری هەیە لەسەر مێشک سنتەری مێشک بۆ برسێتی و ئاکات ئەو کەسە ئێستا لەوانەیە لە کاتێکەکەوە وەکو خۆمان ژەمەکان کە هەیە پێش ژەمەکان برسی دەبێت بەڵام لێرانەیە ئەم واکە ئەو سنتەرە تۆزێک تەسیری لەکە بۆی کەەوە برسێتی دروست نەبێت چۆن زانرا دکتۆرکە ئەمە بتە خۆ دەزانی تاقیکردنەوە و بەحوس ینی توێژینەوەکان و ئەمانە دەریخست کە ئەمانەشیان هەیە بێژگە لەوەش ئەمە دەرزیان دەرکەوت کە هۆکارە بۆی کەەوە کاتێکە تۆ نانەخۆی معیدە مەسولەکانی ژۆڵێت ئەم ئەوە کەمەکاتەوە مۆتیلیتی کەمەکاتەوە دایمەن وا لەکاتەوە کە نانەکە خواردو نەختێکیش خۆی تێر بیت وەکو تێربی لەبەرەوە ئەم لایەنەیان کێشی دابەزان ئەو لایەنەشان شەکرەکەی دابەزان کەواتە وای کرد ئەم دەرمانانە بەکاربێن بۆ ئەوانەی کە شەکریان هەیە و قەڵەون ئەگە کەسێک شەکری نەبێت و ئەنج ئەوەشیان
جۆرێکی تریان دۆزیەوەکەوە تەنها بۆ ئەوانەی کە شەکرەشیان نییە و قەڵەون بۆی دایبەزێن ئەمە لێرانە سەکسندای پێڵن لێرا گلوتاید ناوەکەی ترێتی ئەم دەرزیە جیاوازەکەی لەوە سەکسندا هەموو ڕۆژەکە بێلی بێت هەموو ڕۆژێک بەڵێ بەڵام ئەوەی کە باس کرا ئۆزمپیک هەفتەی جارێک یعنی تۆ ئەمڕۆ کردت باشترە ئەگەر ئەمڕۆ بڵێن نیوەڕۆکەی دەرزەکە و کردبێ هەفتەکەی تر هەر نیوەڕۆکەی بیکەیتەوە باشتر وایە لەبەرەوەمە ئاسانکاری تیا بوو بە نەخۆش تۆ هەفتەی لە هەفتەیە کەرتێ بەکاری بێنێت چ هەموو ڕۆژێ بەکاری بێنیت و لە هەمان کاتیشە کاریگەری تریشی هەبوو لەسەر زۆر بابەتی ترکە لەوانەیە تووشی شەکرا بن کێشەیە بۆیان بۆ نمونە لەسەر پەستانی خوێن و لەسەر چاوریەکان و ئەوان تریشتان کاریگەری هەبوو وای کرد ئەم دەرزیە بەکاربێت بۆ ئەوانی کە شکریان هەیە کۆنتترۆل نین بە کێشدابەزانن کۆنتترۆل نابن دەرمانەکانی تریش بەکارێنن ئەم دەرزیە بەکاربێت بۆیان شکرەکەیان دابەزێن کێشیان دابەزێنیت دکتۆر هەموو کەسێت توانێم دەرزیە بەکاربێنێ یاخود چێنەوەی کە ئەوەی کە هەیە زۆر کەسێ داواکە لێ وڵام مێ کێشم دابەزێ و دەرزیێن بۆ بنووسن ئەگەر شکرەی نەبێت ئەوە زەحمەتە ئەوەی بۆ بەکاربێت بەڵام ئەگەر کێشیشی ئەبێت ئێمە هاوکێشەیەکمانەیە هاوکێشەکە لە نێوان کێشی مرۆڤەکەیە لەسەر باڵاکەی دووجای باڵاکەی ئەم هاوکێشەیە با بڵێن نۆرمەڵ یاخود بۆ کەسی ئاسایی کە بڵێن کەسێکە قەڵەو نییە 19 تاکو 25 ئەمە بۆ کەسێکەوە لە خوار 19 معنای زعیفە زۆر زعیفە لە 25 کە سەر کەوت نزیکی سی بۆە ئەوە معنایە بەرەو قەڵەوی چووە بەڵام لە سی بە پێوە هاوکێشەیە زیاتر بێ معنای قەڵەوە جا و کەسانی کە بۆی بەکارێن ئەبێ ئەو هاوکێشیان بە حساب بکەیت لە سی زیاتر بێت دکتۆر سامە قەڵەوە میان زایف ئەگە بێ باڵاکەش سێرکەین ئەگەر باڵاکەت بەرزەوەکو ئاگام ماشەڵڵاوە تۆ بە قەڵەوی حساب کێشیشم 92 کیلۆ ئەگەر هاوکێشەکە بۆ حساب بکەین باوەڕ ناکەم گەیتە ئاستی قەڵەویەوە تۆ باش دیارە ئەتوانین حسابیکەین بڵێ ئەتوانیت کێشەکە کێشم 192 کێشنەوە دووە ئێستا تو پێشەوە هینێ بکەت باڵاکەت یەکونەوە زەربی یەکونەوەیکە زەربی یەکونەوە 36,000 تاوادە اینجا ئەو نەوەی کە کێشە تەقسیمی 3 لە 16کە بەم بنووسمەوە واس 90 تەقسیمی 3 لە 36 ئەمەی تریشان 92کە بەڵێت تەقسیمی ئەم 3 لە 16کە ئەمە 3 لە 16 92 دابەشی 25 پێمەتی مەزبوطم زۆر باشیە لەخوا بەزیاوێ ئایا مەرجە پێش بەکارێنانی ئەم دەرزیە نەخۆشەدانی پزیش بکە یان بۆ نمونەسا من هاتبوو لای جەنابەت تۆ وتوتە ئەم دەرزیە بەکاربێنە و بۆ قەڵەوەکەت باشە من چم بە ئامۆزایەکەم بە برادێکم بڵم کاکەم دەرزیە هەیە بۆ ناچی بەکاری بێنی ئاوا بەکارم هێناوە من بەداخەوە ئەوە ناکرێت بۆ شێوازە بێت ئەبێت ڕێنمایی پزیشکی هەبێت بۆ بەکارهێنانی ئەو دەرزیە بۆ نمونە دەرزیەکە چەندین خاڵ هەیە ئەبێ ئاگای لێ بێ و کەسە لەوانەیە نابێت دەرزەکە بەکار بێت ئەوانەی کە کێشەی گلاندی غودە با بڵێن بەریزادە لەوە کەسانەیە کە ئەگەر وەرەمیان هەبوو بێت لە گلاندەکەیانە یا شێرپەنجەی با بڵێن گلاندەکەیان هەبێت جۆرێکی تایە لە شێرپەنجەکانی حتا ئەگەر لە عایلەکەشیانە هەبوو بێت نابیان بەکاری بێنێت لەبەرەوە پێشەوە ئەبێ ئاگاداریکی ئەوە هەبێت ئەمە یەک دوو ئەو کەسانی کە شکریان هەیە خۆیان تۆڕی چاویان کاریگەری لێکرا بێت پێیان دابێت گەڕێتنۆپاتی بەهۆی شکرەوە دیسانەوە ئەبێ ئامادەکاریان بۆ بکرێت کە نابێت دەرزێکە بەکاربێنن لە خۆوە ئەبێت لەژێر ڕێنمایی یابێت چونکە لەوانەیە ئەو دابەزینی شکرەی کە بەهۆی دەرزێکەوە ڕوایات ئەگەر سەریع بێت کاریگەری هەبێت لەسەر چاوی ئەویش ئەگەر پێشتر خۆی چاوی تۆڕی چاوی بەهۆی شکرەوە زەبری بەرکەوت بێت لەوانەیە وای لێ بکات کەوا زیاتر بێت لەبەرەوە ئەو کەسانە ئەبێ ئاگادارکرێتەوە نیانیریە کەسانی کە گورچیلیان سستە تۆ یەکەشێتی نازانانی ئەو کەسا شکرەتی و گورچیلەی سستیان سز نییە ئەگەر ئەوەی بدرێتی لەوانەیە چکە دەرزیەکە واکات هەندێک جار برشێتەوە ئەو کەسە ڕشانەوە و دڵ تێگەڵان و جا خۆشیان زۆریان پێمەڵەن چی دکتۆر ئێمە پارێزی چی بکەین ئەڵم بە پارێزی نایە خۆی دەرزەکە پارێزی پێکات نایڵێ خواردنەکە خۆی ئەمانە واکە ئەگەر هات و دڵ تێگەڵان ڕشانەوەی هەبێت و گورچیلەی باش نەبێت گورچیلەکەی زیاتر سستە بێت
لەبەرەوە ڕێنمایی زۆر هەیە ئەبێت ئەو کەسە ئاگاداری بێ اینجا ئەوەی بۆ بکرێت. دکتۆر کە نەخۆشێکی بۆ لای تۆ داوای ئەوە لێ کام دەرزی بۆ بنووسیت یان کێشی دابەزێنێ ئەنی چەند فەحسە هەیە ئەبێ بیکە ئەوە هیچ ئەبێ بزانین ئەم کەسە شەکرەی هەیە یان نیەتی نەپێشە. ئەنجا من ئەوەیە جاری وا هەیە وەلو ئەمە زۆر لە هەمویانە باز ناکرێت کە تۆ ئەبێت سوانەریشکەی بۆ ملی بەڵام ئەو کەسا گەر هاتو دەرزەکەی بەکارهێنا ئەبێ ئاگاداریکەیتەوە هەش گۆڕانکاریەک هەبێت لە تفقوددان یاخود خواردن قوددان یاخود لە ناو ملیە لە شوێنی پەریزادە لە شوێنی غوددا هەستی کرد شتێک دروست بۆ ئەبێ ئەوە بیوەستێنە دەرجێکە و پەیوەندیمان پێوە بکات. ئەنجا ئەمە لەبەرەوە ئەو کەسانە بێ و فەحسانیان بۆ بکرێت پێش ئەو پشتیانیان بۆ بکرێت اینجا قەراربەی دەرجەکەیان بۆ بکەیت. دکتۆر جان ئاخیری پۆدکاستەکە تەرخانەکەم بۆ نەسیحەتێکی جەنابەت نەسیحەتت چییە بۆ ئێمەی گەنج کە لە پاشە ڕۆژە لە تەمەنێکی 40-50 ساڵیە دووچاری نەخۆشی شەکرە نەبینەوە؟ زۆر باشە ئەوەی کە هەیە یەکەمیان وەرزشکردن هەر چۆنێک بێت لە هەفتەکە چەند ساعتێکدا بندرێت بۆ وەرزشکردن شەرنیە لە ڕۆژەکە لە هەفتەکە 3 ڕۆژ بکەیت 3 ڕۆژەکەش یا مەلەکردن یا پاسکیل سواری یاخود هەروە لە ڕاکردن. زۆر کە زیاڵێ دکتۆر من ڕۆژانە 3 کیلومتر 4 کیلومتر ڕۆم بەڵام ئەمە وای لێ ناکات زۆر دووری خاتەوە لە شەکە. ئەگەر تۆ بە سەریعی بڕۆیت بە زوانە بێ کە هیلاک بیت کە هەمومان لیاقەمان نەماوە هەتا کەیتۆ سەر لیاقە ئەوێت لەبەرەوە یەکەم جار بە هێواشی دەست پێ ستێپ بای ستێپ زۆر باشە. ئەمە وەرزشکردن خۆت دوور بخەیتەوە لەو خواردانەی کەوا سەریع دروستە بێت و محاولە بکەی هێشتا تێر نەبوویت هەستیت بەزیتر ئەوە نەبێت کەوا تێر بوویت و زیاد وەرگریت. ئەنجا لە هەمان کاتیشە نووسنی خەو زۆر گرنگە لە کاتی خۆیان بێ ئەو بەداخەوەی کە ئێسایی بینم زۆرێک هەیە لە ئاڵێت تا 3-4 بەیایی نانوم بەڵام بە ڕۆژ سعات 11-12 هەڵەسێت. هم مۆزوعانەچنەوە سەر خەو دکتۆر ئێسام دیارێ لە دوای کۆڕۆناکۆ ئەمە زۆر ئەبێت چکە بیریێتەوە لە کاتی کەرەنتینەکە خەڵک تریشی نەوە لە ماڵەوە بوو بەو شێوازە بوو هەندێکیان دەقی پێوە گرتووە بەمە ئەمە خراپە بە تایبەتی لە گەنجەکانە چکە هۆرمۆناتێک هەیە لە شەوا دەرەچێت هۆرمۆنیشیە لە ڕۆژا دەرەچێت ئەم باڵانسەکە تێک چوو ئەویش لە دواییە کێشەی بۆکات. لەبەرەوە ئەمانە پێویستن بۆ کەسانی کەوا بۆی خۆیان دوورکەنەوە لە شەکرەوە کێشیان بە هەموو شێوازێک ئاگادار بن کە زیاد نەکات. پرۆفیسۆر دکتۆر تاوا مەحوی زۆر خۆشحاڵ بووم گەورەت کردین ئینشاءڵڵا دەرفەت بێ لە داهاتوە لەسەر بابەتێکی تر قسە بکەین. یاخوا بەخێر بێ. بینەران و بیسەرانی سپەیکاس زۆر سپاس کە بینەرمان بوون هەتا پۆدکاستێکی تر و بابەتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ.